بەشێکی لەم داهاتە خێرخوازی ئەبێت لەبەر ئەوەش کە بەشێکی داهاتەکە خێرخوازیە هەموویان نەکرد بە خێرخوازی لەبەرەوە سپۆنسەرمان داخڵ نەکردووە وەکو سپۆنسەری یان هیچ حیزبێک بێلایەنە ئیشەکە بۆیە بەشێکی داهاتەکە گرێت و بۆ مەسروفی خۆی بەشێکیشی ئەکرێت بە خێرخوازی ئەو شوێنەی کە پێویستی پێێتی لەو کاتە یعنی ئێمە ئەعلانی شوێنەکەکەین بۆ کۆنسەرتەکە 20 مانگ ئەکرێت کاتژمێر 5 ئێوارە بەخێر بەسەر چاوەکان وەرگز پرسیارێکی شێ بە خزمەتی وەڵامی بینەوە زۆر بە خۆشحاڵیەوە کە تەلەفۆنیان بۆم کرد بۆ ئەم بەرنامەی خێرخوازیە ئامادە ئەبم مطمئنەن حەزەکەم چون ماوەی کە من کاری تازەم پێشکەش نەکردووە و خەڵک ئاگاداری نییە مطمئنەن دوو گۆرانی لە چەند گۆرانی تازەکانم حتمەن ئامادە ئەکەم بە زووی کە لەو کۆنسرتە من خەڵکی عزیز سوودی لێوار بگرن و منیش داواکارم هەوا کە ئەم بەڕێزە وتی خەڵکی خۆشەویستی کوردستان ئامادە بوونی خۆیان نیشان بدەن بەڕاستی مهمە ئەگەر ئەتانەوێ هۆنەر پێش بکەوێ ئەتانەوێ خەڵکمان پێش بکەوێ ئەتانەوێ کە ئەو خێرخوازیە بەڕاستی سوودێکی زۆری تێدا ببێ هەروە ئەڕۆن بۆ بەرنامەی بێگانەکان هەرواش بێن بۆ بەرنامەی هۆنەری کوردیەکان کورد و کوردستانیەکان لە ناو شاری ئیسە سلێمانی فعلەن تا دوای من بە خۆشحاڵیەوە ئەم بەرنامەمە قبول کردگە و هیوادارم خەڵکیش ببینین چی ئەکەن سپاسیان ئەەکەین بە سپاسی ئەوە یەکەم کە هاتوون ئەمڕۆ لەگەڵ ئێمە